الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله الكريم وطاعته ولزوم أوامره وكثرة ذكره ومخافته. قال الله سبحانه وتعالى في وصف عباد الرحمن: والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ئەمڕۆ کە لە خزمەت جەنابتاندا لە مزگەوتی ئەحمەدی حاجی عەلی لە شاری ڕۆشنبیری لە شاری سلێمانیەوە بۆ جەنابتان و بۆ هەموو کوردستانیان وتار پێشکەش دەکەین. ئەمڕۆ بەروارەکەی لە هەموو جیهاندا 4 حوتی 2025، بەڵام تەنها وڵاتێک کەوا لەم سەرزەویەدا بەروارەکەی جیاوازە هەرێمی کوردستانی خۆمانە. ئەمڕۆ لە هەرێمی کوردستان جیاواز لە هەموو دنیا ئەمڕۆ 64/5/2025 لە هەموو دنیا 4 حوتی 25 لە هەرێمی کوردستان 64/5/2025. چونکە ئەم خەڵکەی ئێمە کە ژیانی زۆربەی خەڵک و دەتوانین بڵین تێگڕای خەڵک، چونکە کە موچەخۆر پارەی پێ نەبوو ئەهلی بازاڕ و دوکانی شەمووی بەگشتی وەستاوە ژیان. 64 دانە ڕۆژە لە دوای موچەی مانگی 5 نەدراوە، کەواتە هێشتا لە هەرێمی کوردستان 64/5/2025 و ئەمە لە کتێبەکانماندا بۆ مێژوو تۆمار دەکرێت و حەق وایە ئەوە بخرێتە کتێبی گینسی جیهانیەوە لەو شتانەی کەوا دەگمەنن نییە لە هیچ شوێنێکی ئەم جیهانەدا ئەم شتە ڕووی نەداوە. مرۆڤایەتی لە کارەساتەکاندا بەگشتی هاوبەشن. بۆ نمونە لافاو لە هەموو دنیادا لافاو ڕوودەدا، لە هەرێمی کوردستانی خۆشماندا پێشووتر و ئێستاش ڕوویداوە. بوومە لەرزە، وشکە ساڵی، ئاگرکەوتنەوە، ئافاتی کوشت و کاڵی، نەخۆشی بڵاو بووەوە، بۆ نمونە نەخۆشی تاعون پێشتر، ئەنفلۆنزای باڵندە، کۆڤید-19 کۆڕۆنا، تای خوێنبەند بوون، ئەمانە هەموو لە جیهاندا هەن. کوردستانی ئێمەش دەیگرێتەوە لە بڵین خواپەنامان دەی. بەڵام کارەساتێک کە بەس بەسەر خەڵکی کوردستاندا دێ، هیچ شوێنێک لەم سەرزەویەدا ئەم بەڵایی نەبینیوە، دواکەوتنی موچەیە. جا ئەم بەڵایە چەندەها جار دووبارە بەوە لە ژیانی ئەم خەڵکە مەزلومەی میلەتی ئێمەدا. ساڵی 91 من باشم بیردێ و جەنابیشتانەوەی تەمەنێکتان هەیە بیرتانە، بەعس بودجەی هەرێمی لە بەغداوە بڕی. بەڵام ئەو کاتە ئێمە هەموومان وەکو یەک دەژیاین. ئەو بەرپرسانەی ئەمڕۆ ملیارلێرن لەسەر گیرفانی تۆ، ئەو کاتە بە جووتێک پاستەی لاسیکەوە بە پیکابێکی لاندرۆڤەری شڕەوە هاتنەوە. ئەوەندەمان دڵیان پێیان خۆش بوو، خەڵک کە پێشمەرگەی دەبینی وەی دەزانی چاوی بە فریشتە و ڕەحمەتی خوا کەوتووە. بۆیە تۆی مامۆستا، تۆی پزیشک، تۆی دادوەر، تۆی فەرمانبەر، هەموو بەسەر بەرزێ وتان سەری بەرزمان بوو موچە نەوی ناکەین. موچەشمان ئەی بەغالێ ببڕی، دەوامی خۆمان هەر دەکەین و حکومەتی خۆمان دەبینە سەر. ڕامان کێشا تا 2003 کورد بەشێک بوو لە پێکهێنانی حکومەتی عێراقی نوێ، بەڵام ئەوە بۆ خۆتان مێژوو شاهیدە چەندەها جار دووبارە بۆەوە. من وتارەکانم ئێستا هەموو کراون بە کتێب کە دایان خوێنمەوە، دڵی ئێستا وتار دەدەمەوە دیسان. هەمان مێژووە، بازنەی خولاوەیە. 2014 کوتیان بودجەکە لە بەغاوە بڕا، 2016 وتیان دیسان بڕایەوە، ئەوە دیسان چەند جاری کە بڕایەوە، بەڵام ئەم جاریان زۆر شەڕەکە خەستر بوو. ئێستا تەواو وەفدەکە دێ و وەفدەکە دەڕوا و هاتەوە و هیچ نەبوو. لە وتاری جەژنا هەندێک برادەر پێیان ناخۆش بوو، بەخوا بەدڵسۆزانە وتاری ئەم مزگەوتی ئێمە و وتاری مامۆستایانی هاوپیشەم ئەگە وتار لە ئەوڵەوە گوێی لێ بگری تا ئاخری و تۆزێکی لێ نەبڕی، وتاری ئێمە نەسیحەتە. بەئیزنی خوا ئێمە فەضیحەتمان نییە، ئێمە ئابڕووبردن و تەشهیرمان بە کەس نییە. هەر وتاری مینبەر دەبێ وابێ مزگەوت شوێنی دڵسۆزیە، نەخۆ نواندنی من نەتەشهیر بە کەس. وتار بەگشتی سەیریکەی نەسیحەتە. نەسیحەتم کردن وتم وەڵڵاهی برایانی هەرێم بەخوا وتە وڵات نە بە هەڕەشە و گوڕەشان، نە بە تەلەفۆن و نە بە سەردان و نە هاتنە سەرخەتی کاک فڵان کەسی نابێ.
بەخوا وڵات ئاوا ناڕوا بەڕێوە پەندە کوردیەکەم بەبیر هاتەوە کە کردم بە عینوانی ئەم وتارە بۆ جەنابتان کاری بە پینە و پەڕۆ سەرناگرێتانی وەڕۆ ئەم هەموو ساڵە ئەم بودجێ دەبڕا و چاک دەکرایەوە و موچەکە هات و بە لێبڕینەوە و پاشەکەوتی کەوت چاچیکەوە و وەفتەکە هاتەوە و موچەکە دێ و دڵتان خۆش بێت نەوەڵان نایە ئەمە بەڕێزان پێی دەڵێن کاری بە پینە و پەڕۆ کوردیش دەڵێ کاری بە پینە و پەڕۆ سەرناگرێتانی وەڕۆ نەک ناگاتە ئێوارە هەتا نیوەڕۆژ بڕناکە بۆیە بەڕاستی ئێمە کە سوپاس بۆ خوا نە پارەمان بەدەستە نە بڕیاری سیاسیشمان بەدەستە دوعای خێرمان هەیە هۆشیارکردنەوەی گەل و میلەتی خۆمان بە دڵسۆزانە هەیە بەڕاستی عەرزم کردن ئەم کارەساتی کە بەسەر میلەتی ئێمە هاتووە هەر دیبلۆماتێک هەر سیاسەتمەدارێک لەم هەرێمی کوردستانە بڕۆیە دەرەوە لێ بپرسی شتیوە ئەڵە قەت لە مێژوودا شتیوام نەبیستوە فەرمانبەر موچەی خۆی لەسەری مانگا وەرنەگرێ نییە شتیوە دووەم بابەت کە بەس تایبەتە بەم وڵاتەی ئێمەوە لە هەموو دنیادا بوونی نییە ئەویش ئەوەیە ڕێزم هەیە بۆ وشەی پەرلەمان ئێمە خەڵکتان لەبیرە ساڵی 91 کابرا دایکی باوکی بە کۆڵ دێنا بەزەوەی دەنگی پێ بدە خەڵک بە پەنجەرە خۆی هەڵدەواسی من وێنەکانم لەبەر چاو وێنەکان و ئەرشیب ماوە خەڵک لە پەنجەرەکانەوە خۆی دەخستە ژوورە بەس بەوەی بەشداری لە دامەزراندنی پەرلەمانی کوردستاندا بکە ئەوەندە دڵمان بۆ پەرلەمانە خۆشە پەرلەمانێک بە مەرجێک یەک وشەی تێدا بڕیار نەدرێ و نەدرکێندرێ کە پێچەوانە بە شەریعەتی ئیسلام بێ پەرلەمانێک گە نەعوذ بالله کوفری تێدا بکرێ و پێچە بڕگەیەکی تێدا بێت دژی شەریعەت ئەوە لەلای ئێمە هیچ اعتیبارێکی نییە بەڵام بەخوا پێمان خۆش بوو حکومەتی خۆمان هەیە پێمان خۆش بوو کە پەرلەمانی خۆمان هەیە بەڵام ئەم پەرلەمانە حەود مانگە سوێندی یاساییان خواردووە دەستیان لەسەر ئەو قورئانە داناوە سوێند بەخوای پەروەردگار خزمەتی ئەم گەل و نیشتیمانە دەکەم بەڕێزان پەرلەمان لە هەر وڵاتێکا کە هەڵدەبژێردرێ خەڵکەکە لە ڕۆژی سوێند خواردنی پەرلەمانتارەکانەوە چاوەڕێی گۆڕانکاریە لە وڵاتە چاوەڕێی ژیانی باش بێ حەود دانەمانگە ئەو پەرلەمانتارانەی ئێمە وەکو کاسکەس دیسان حرمەت و ڕێزم هەیە بۆیان زۆریان دۆست و برادەر و ناسیاون لە خوشکان و لە برایانیان مەبەستم تاگ نییە مەبەستم گشتیە حەود دانەمانگ ئەمانە مانگی 8 ملیۆن و 9 ملیۆن وەردەگرن حیمایە کەس و کاریان هەمووی لەگەڵە ماڵیان چۆتە هەولێر لە گوندی ئیتالی و ئینگلیزی باشترین ڤێلایان هەیە باشترین وەنەوشەیان پێیە دەماچەیان پێیە لە سلێمانی شوقەیان هەیە هەموو شتێکیان وەرگرتووە من وا ئەزانم ئەوان سوێندیان خواردووە تویانە سوێن بەم قورئانە خوا تۆ شاهید بە ژیانی خۆمان چاک دەکەین تێر و تەسەل دەکەین ئەو میلەتە کەیفی خۆیەتی لە هەموو دنیاوانیە لە هەموو دنیا کە پەرلەمان سوێندی خوارد ئەو ڕۆژە خەڵک چاوەڕێیە ژیانی بگۆڕێ بەرەو باش من بۆیە پەنجەم بەرەکە باوی کرد شاهیدیم بۆ دای کە تۆ نوێنەری من بی وەڵڵاهی بەڕێزان ئەگەر ئەو پەرلەمانە کاریگەری خۆی هەبێ و قسەی خێرکە من پێویست نیم قسانە لە مزگەوتا بۆ تۆ بکەم بەڵام چونکە نییە خەڵک دڵی دەتەقێ هەر مینبەری مزگەوتەکان و هێندێ مەلاماوین چوار کەلیمەی خێر و دەردەدڵی خۆمان بکەین بەڵکو و شەیەکی خێریش بگاتە سەر و بەڵێ لە هەموو دنیادا پەرلەمانەکان ئەوانەی ئۆپۆزیسیۆنن چاوێکیان کردو بە چوار چاو بەڵکو ئەو حکومەتە خەلەلێکی هەبێ و حیای بەرن بۆی بڵێ من ساڵی داهاتوو من 4 ساڵەکە دێمە شوێنی تۆ حکومەتیش لە ترسی چاوی پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن هەر چاوێکی کردو بە چوار چاو بۆ خزمەت ئەڵێ من دەیسەلمێنم ئەو بەڵێنانی داوەمە بە میلەتەکە چاک بێ کەواتە بە حکومەت و بە ئۆپۆزیسیۆنەوە هەمووی لە خزمەتی میلەتایە لێرە بە حکومەت و بە ئۆپۆزیسیۆنەوە ئۆپۆزیسیۆنیش ڕێزم هەیە بۆیان والله دەبوو بیان سەلماندایە بیان وتایە کاکە ئێمە نوێنەری خەڵکین حەود دانەمانگە یەک کەلیمەم بۆ ئەو میلەتە کار نەکردووە واللهی موچەکەم نایە چونکە پێم حرامە فێڵ لە میلەتی خۆم ناکەم جا لە هەمووی عەجایبتر جەنابیشتان ئاگادارن ئێستا دوای 7 مانگ ماندووبوون واتە کار نەکردن 2 مانگ پشووی هاوینەشیانە باشە تۆ یەک قسە نەکردووە یەک هەڵوێستن نەنواندووە 7 مانگە بەس پارە لوش دەدەی بەس خۆت دەوڵەمەندەکەی والله پێویستیمان بە پشوێکی هاوینەشەیە بە خۆمان و ماڵ و منداڵمانەوە لەسەر بودجە لەسەر بێ مەعاشیە سەفەرێکی ئەوروپا بە منداڵەکانمان بکەین هەل پەرلەمانتارێک لەوانە هەموو ئەوروپا بە منداڵەکانی دەبینێ منداڵی تۆش ئەگەڕێی دووری تا هەولێر و دووهۆک و هەڵەبجە بێ وێ ئەمە لە هیچ شوێنێکی ئەم دنیادا بەڕێزان نییە کاتی خۆی مەلا بووم لە مزگەوتێک هەر یەکەم ڕۆژی کە چوم بۆ دەوامی ئەو مزگەوتە پیاوێکە بوو هاوڕێکانم هەموو دەزان باسی چێ دەکەم زۆر پیاوێکی دڵپاک و وەکو جەنابتان بە حرمەت و دڵسۆز بوو وتی مامۆستا نەچین بۆ لای فڵان نەخۆش هەر شەوی یەکەم کە نوێژی عیشا چوومە مزگەوت وتم با بچین
بەخوا تقریبان لەواتە 15 کەسمان بە دوو کەوت بێ بیرمە کات زستان بوو نزیک مانگی یەک و ئەوانە بوو کە چوینە ئەو ماڵی نەخۆشە ئەو کاتە خەڵک فەقیریش بوو خانووی بەرەوە جێمان نەبوو لە هیوانەکەش جێگا نەدەبوو ئەوەندە خەڵک بە شوێنی ئێمەدا هاتبوو بە سەردانی ئەو نەخۆشە شەوی دواتر هەر ئەو مان فڵان کەسە خوا عەفوی کە لە ژیاندا نەماوە زۆر پیاوێکی دڵپاک بووتی مامۆستا فڵان کەسیش نەخۆشە نەچین ئەمجارە نیوەی مزگەوتەکە لە نوێژ عیشاوە لەگەڵمان هات وتم باوەڕتان بێ ئەمە وا بڕوا لە بیری خۆمدا ئەمە سەر ناگرێ ئێمە دەبینە بارگرانی وتم مسڵمانان شەوی سێم کە چوومەوە مزگەوت وتم مسڵمانان یەک تەکلیفم هەیە سەردانی نەخۆش خێری یەکجار زۆرە بەڵام ئاوا ناچین بۆ سەردانی نەخۆش لەم شەوەوە بڕیارمانداوە بچین سەردانی نەخۆشیە بکەین ئەو کاتە دیناری سویسری بوو من 5 دینار لە جیفانی خۆم دادەنێم یەکەم کەس من 5 دینارەکە دادەنێم مان فڵان کەسیش کە سەرپەرشتیمان دەکا و پێمان دەڵێ فڵان کەس نەگەڕەکان نەخۆشە و هەمووان دەناسی ئەویش دەبێت 5 دیناری خۆی دانێ شێژ لەگەڵمان دێ لە خزمەتیان دەبێت 5 دیناری دانێ والله دوای نوێژی عیشا من تاوەترەکانم کرد یەک کەسی لێ نەما بەخوا سەردانی نەخۆش کۆتایی لە مزگەوت تا پێ هات کەس بۆ 5 دینارەکە لەگەڵ نەبوو بۆ معلوم بوو شەوی زستانمان درێژە و بێکارین و بە نەخۆشی داماوی دەردەبڕین لەوێ وەڵڵی پێکێنانی ئەو حکومەت و پەرلەمانەش وەک ئەو سەردانی نەخۆشەی وایە بەو خوای یەک قازانجی ئەو میلەتی تێدا بێ ناکرێ بابە من تۆ حەوت دانە مانگە یەک کەلیمە نەوتووە پشووی چ دەدەی دوو مانگ پشوو بدەم پشووی هاوینە بۆیە ئەبێ هەر خوا ڕەحم کا بە ئیزنی و ڕەحمەتی خۆی دەچینەوە خزمەت قورئانەکە لە سوورەتی ئەلفورقانە خوای پەروەردگار سەرنجمان بۆ بابەتێکی زۆر هەستیان ڕادەشێشێ بەڕێزان باسی صفاتی عیباد الرحمان دەکا خوا ڕەحممان پێ بکە یا ڕەبی خوا لەو عەبدانەی خۆت قبوڵمان کەی بەس ئەوەمان هەبێ والله دنیامان ئیشەڵڵا حەسەنە دەوێت دنیای جوانمان دەوێت بەڵام هەمووشی نەهامەتی بێ بەس خوا لەوە قبوڵمان کە وعباد الرحمن عباد الرحمن ئەزانن چێە خوا وەصفیان دەکا الذين يمشون على الأرض هونا من هەموو ئاەتەکان ناخوێنمەوە ئەو کەسەی خوا مۆری قبوڵی لێ دەدا کە عەبدێکی ساڵحە و عباد الرحمانە و ئەو سەری بەهەشتە و فیردەوسە یەکەم کەسێکی سەنگین و سالارە بە ویقار سەنگین و لەسەرەخۆ دووەمیان کەسێکە لا شەڕە دژمنی شەڕە وإذا خاطبهم الجاهلون قالوا سلاما بەخوا نەک شەڕ بە خەڵک نافرۆشێ شەڕی پێدەفرۆشن خۆی لا لەدا شەڕ کڕیش نییە نەک شەڕ فرۆش نییە سەلامەت لا شەڕ بێوەی ئەمجا خوای پەروەردگار دەفەرمێ شەوان وەک مزگەوت نییە کەس چاوی لێیان نییە هەڵدەستێت لەسەر بەرماڵی ماڵەکەی دەست دەکا بە شەو نوێژ ئەمجا لە خۆشی بایی نابێ بڵێ ئەم شەو تابیانی شەو نوێژم کردووە لە کۆتاییدا دەڵێ یا ڕەبی خوا لە عەزابی جەهەنەمیش بمپارێزی ئەم سێ چوار ڕکات شەو نوێژ و عیبادەتە بەخوا بایی ئەوە نیە لە جەهەنەم ڕزگارم کەی خوا بە ڕەحمی خۆت نەمبەیتە جەهەنەم و ڕزگارم کەی ئینەها ساءت مستەقەڕا مقامە دوای ئەوە ئاەتەکان دەڕوا ئەوانە کەسانێکن عیباد الرحمان شەریک بۆ خوا بڕیار نادەن قەتڵ ناکەن زینا ناکەن حەزیان لە درۆ لە سەنیە سبحان الله لە ناوەڕاستی ئەم کۆپلە ئاەتەدا لەم سەری لەگەڵ ئەو سەریدا سەیری یەک ئاەتکەن زۆر عەجیبە والذين إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما یەکێ لە صفاتی عیباد الرحمان ئەوەیە ماڵ و سەروەت و سامانیان بەنەخشەیە کەسانێکی بەخشندن ئەنفەقوا دائما دەبەخشن بەڵام نەفەق واتە کونێک ئەو کونەی کە لە جیشفانیاندایە بۆ ماڵ و منداڵیان ئەو کونەی لە جیشفانیاندایە بۆ خێر و خێراتیان بە ئەندازە کون کراوە واتە لەم سەرەوە حساب کراوە ئەم جیرفانە چەندی دەچێتە ناوەوە بۆڕی ئاوەکە چەند دەڕوە لەو سەرەوە کونەکە بەو حیسابە کراوە ئەگە بۆڕی ئاوەکە گەورە بێ کە دەچێتە ناو ئەم خەزنەیەوە بۆڕیەکە لەو سەرەوە بەلوعەیەکی گەورەیە ئەگەر بچووک بێتە ناویەوە باریکە ئاوێک بێ لەو سەرەوە کونێکی بچکۆلەی تێکردووە خوا دەفەرمێن نەدەست بڵاون و نەدەست قونجاون بە نەخشە و بەرنامە ماڵ سەرف دەکەن بۆیە الفەقر مدعاة لكل شەڕ چاو لێ خوا باسی لا شەڕی و بێوەیی دەکا باسی سالاری و سەنگینی دەکا باسی گوناهی کەبیرەی شرک و قەتڵ و زینا دەکا لە ناوەڕاستدا دەفەرمێ باس ئاگاد لە ماڵەکەت بێ ئەمە پێمان دەڵێ الفەقر مدعاة لكل شەڕ خەڵکینە واللهی هەژاری دەرگای هەموو خراپەیەک لەسەر مرۆڤ دەکاتەوە واللهی ئەگەر گیرفانت بەتاڵ بوو لە ماڵ و منداڵی خۆت تووڕە دەبی واللهی ئەگەر گیرفانت بەتاڵ بوو لەسەر شەقام دەڕۆی شەڕ بە خەڵک دەفرۆشی بڕواتان هەبێ ئەگەر گیرفانت بەتاڵ بوو
دوول لە جەنابتان ئەم مزگەوتەی ئێمە هەر یەکێک لەیەوە نوخبەیەکی ئەم شارن کە دێن بۆ ئێرە زۆرتان لە شوێنی دوورەوە دێن ئەوانەی نزیکی شەروە ئێمە کۆیلەمان تێدا نییە دەخوا بە زیاد بێ کۆیلە ئەو کەسەیە کە دەگەڕێ ڕۆژ تا ئێوارە ئیشی ئەوەیە وەڵڵا مامۆستا فاتیح ڤیدۆیەکی کردۆ باسی فڵان کەسی کردووە کورە کوڕی باش ئەو کەسەی کە تۆ هەموو عمرت ئاوات تە یەک جار چاوت پێی بکەوێ و وێنەیەکی لەگەڵ بگری لە ماڵی هەڵیواسی لە مۆبایلەکەت داینەی من بە فەزلی خوای گەورەگە بمەوێ ناڵم لە ڕۆژەکە بەڵام لە 2 ڕۆژە چاوم پێی دەکەوێت بەس وەڵڵاهی لەبەر خاتی خوا نەمانویستووە بەبیللا نەمانویستووە بۆیە کۆیلا نەعوذ بالله جار هەیە ئیمانەکەی خۆی دەفرۆشێ بۆ پارە بۆ معاشێکی بندیوار خۆی دەکات بە مشریک ئەڵێ جنێو بەخوا بوترێ مشکلە نییە بەڵام بەخوا باسی فڵان کەسکەی قبوڵی ناکەم بەخوا لەم ڕۆژانەدا برادەرێک لای حەلاقێک مسەرم چادەکە وتی کوڕێکی گەنجی لێ بووە وتوێتی من فڵان کەسم لە هەموو کەس خۆشتر دەوێت نەعوذ بالله لە خوام خۆشتر دەوێت بەس تاقیم کاتەوە بڵێ باوکت بکوژە بەس تاقیم کاتەوە وەڵڵاهی خوێنی باوکم دەڕێژم بەس کاک فڵان کەس بڵێم باوکم بکوژە نەعوذ بالله ئینسان بگاتە ئەو ڕادەی ئەمە لەوەچە 50,000 دابێتێ کارتێکی موبایلیان بۆ کڕی بێ چاوەلێ گیرفان بە تاڵیب یەکاری وال لێ دەکات دەتکە بە مشریک فڵان کەس بە ڕازقی خۆت دەزانی ئەڵڵا لەبیر دەچێتەوە ئەوە شیرکە وال لێ دەکات نەعوذ بالله خەڵک هەیە قەتڵی کردووە ها لە پێناوی دزیەکی کەما تووشی قەتڵ بووە تووشی زینا بووە ئافرەت پەنا بەخوا لە حەدیثا هاتووە ئافرەتە بە حیا و حرمەتەکە وتی خوای پەروەردگار ئاگاد لێیە من حیا و حرمەتدار بووم بەڵام کە خەریب و دایکە پیرەکەم لە برسانە بمرێت تووشی خەریب و زینا بم بەڵام بە ئامۆزاکەی وتکتی ئیتەقی الله تو خوا لە خوا بترسە و پەردەم مەشکێنە وەڵڵاهی هەژاری وای لێ کردم تەسلیم بە تۆ بم هەژاری عایلە هەڵدەتەچێنێ پەنا بەخوا کۆمەڵگا دەشێوێنێ بۆیە پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەفەرمێ لە مسنەد ئیمام ئەحمەدا فەرموودەکە هاتووە ما عال من اقتصد هەرگیز هەژار ناکەوێ ئەو کەسەی کە کاری بە بەرنامەیە بەڕێزان اقتصد ئەوە نییە دەست پێوە گربی ڕەزیل بی نه يعني ما عال من له تخطيط مالي في ترتيب الضروريات والحاجيات والكماليات قد أو كسا فقيري بخويا ونابيني كبرنامي هي ودارايكي أزاني يكم جار سيد دكا أم مالي أم كسا وكو خوم وكو تاكا كس وكو مال باوك لسر برشتي مال سيد دكا أبي حكمات أولا سرو هموانا ونخشيها به بلاني هبه بزانم من ئەم پارەی لەبەردەستمایە چ شتێک زۆر ضەروری ژیانمە بە ئەم پارەیە یەکەم جار بۆ ئەوانە تەرخانکەم ئەگە خوای کرد ڕەحمی کرد شتێک زیاد بوو ئەمجا بۆ حاجیات لەوە زیاد بوو ئەمجا بۆ کەمالیات ئێمە سەردەمانێک الحەمدوللا موچە زۆر بوو جەنابتان شاهدن وەڵڵاهی بجار هەبووە 22 مانگ معاش هاتووە 28 مانگ معاش کۆتایی پێ هاتووە معاشێشکە نەخواردووە معاشی چکە هاتەوە خەڵکی ئێمە بەرنامەی نەبوو نەدەچوو بڵێ وەڵڵاهی با پارچەی عەرزی باشتر بکڕم پارەکە پێکەوە نێم بەیانی کوڕەکەم کە ژنی هێنانە وەک من نەبێتە کرێچی با خۆم ڕزگار کەم لە کرێچێتی با سیارە شڕەکەم نەگۆڕم و بەقی سارێک ڕانەکێشم قوربان هەمووی دەستی کرد بە ماڵ گۆڕین من لە خەڵکی کۆنەفرۆشم بیستووە دوێتی وەڵڵاهی مامۆستا قەنەفەم کڕیەوە بە 50,000 بە منی ودوو تێگە بە 2 وەرەقە لێم دەکڕێەوە بە 50,000 کڕیمە والله سوێندی خواردووە کابراوەتوێتی لەو ڕۆژەوە لە ژووری میوانە بەشەر لە سەریدانە نیشتووە 18 وەرەقەم پێداوە ژنەکەم دەڵێ نەوەکو یەکێک بێ و چاوی پێ بکەوێ بڵێ ئەوە مۆدیلی 2 ساڵ لەمەوبەرە بەس گەسک دراوە یەک کەس لە سەریدانە نیشتووە لە 18 وەرەقە بۆ 50,000 چاو لێ تۆ هیچ بەرنامەیەک نەبوو هەموو سەرۆت و سامان و پارەکەت بە فیڕۆدا حکومەتی ئێمە بەلێشاو پارەی بۆ دەهات نرخی نەوت لە 100 و ئەوەندە دۆلارەدا بۆ ئەمریکیەکان هاوپەیمانان هەموو پارەیان دەڕژاندە کوردستان ئەمجا ئەو هەموو نەوتەمان بە حیساب دەفرۆشت کەچی لەوەتی من لە بیرمام حکومەتە ئێمە هەر قەرزدارە حتا دەڵێ باوەڕکە منداڵەکانی ئێمەش دەبێ قەرزی ئەم حکومەتەی بداتەوە کابینە بە کابینە دڵە بڕۆ بەولاوە هەر دەڵە قەرزەکان زیادیان کردووە کەواتە برام تۆ نەخشەت نەبووە بۆیە قورئان ئەها لە ئاەتەکاندا دیقەتی سوڕەتی الفرقان بدەن لە ئاەتی 67 والذین إذا أنفقوا لم يسرفوا ولم يقتروا وكان بين ذلك قواما گەڕانەوە بۆ خزمەت قورئان واتە نەخشەسازی بۆ بواری ئابووری ئیماندارانی بەڕێز پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت 3 منجیات 3 شت ڕزگارت دەکەن ئەوەی میحوەری وتارەکەی ئێمە ئەم فەقەرانە القصد في الفقر والغنى ئەو کاتێک کە هەژار بووی و ئەو کاتەش کە دەوڵەمەند بووی گرنگە بەرنامە ڕێژیت بۆ ماڵ و سەرۆت و سامانت هەبێ ئێمە بەداخەوە ئەم حەدیسەمان ئیهمال کردووە بە حکومەتەوە بە میلەتەوە
بە گەنجێکی تاکە کەسەوە کە هێشتا خێزانی نییە لە کاتێکا کە گیرفانمان بەتاڵ دەبێ ئەمجا خۆمان دەکوشین سکمان دەکوشین لە کاتێکە ئەلغینە خوا دەرگایەکی ڕەحمەتی لێ کردوویتەوە گەنجێک شکر ئیشت هەیە پاشەکەوتێکت هەیە شکر ماڵێکی هەبوو سێ موچە خۆ لە ماڵێکە هەبوون سێ موچە لە یەک کاتە دەهات موچەیەکیان بەشی دەکردی دوانیان زیادە بوو حکومەتێکی عەرزم کردن وەڵڵی ئێمە لە ڕووی دڵسۆزیەوە دەڵێن بڕواتان هەبێ دوێنێ گوێم لە بەرنامەیەگەر هەر قەدەری خوا لەسەر ئیش چوومەوە ماڵەوە تەلەڤیزۆنەکەم کردەوە کەناڵی کورسات بوو کوڕێکی لێ زۆر نازانم ناوەکەی ڕانکۆی ئاکۆیە زۆر پیاوێکی بە حورمەت و بە تەقدیرە مقابلەی پرۆفیسۆرێکی کرد دکتۆرای هەیە پرۆفیسۆرە لە ئابووریدا چەند شەهادەی نێودەوڵەتی هەیە لە دەرەوەی وڵات دکتۆرای هەیە پرۆفیسۆرە ئەو پرۆفیسۆرە گلەیی لە مامۆستایانی ئاینی کرد وتی وەڵڵی لەو شاری هەولێرە هەر جومعەیە دەچمە مزگەوتێک بە ئومێدی خوا مامۆستا یەک کەلیمەی خێر بڵێ ئەم خەڵکە هەموو گیرفانی بەتاڵە مامۆستای جامیعەمان لەگەڵا وەڵڵی وتی ئەوەی پاشەکەوتەکەش خوراوە دوو مانگەوە بۆ سەری سێ دەڕۆ معاشمان نەگرتو مامۆستای زانکۆ پرۆفیسۆر خەریکە قەرز دەکا جا ئەو وتی وەڵڵی مامۆستاکان دەبینم دە دەقە وتارەکەی دەخوێنێتەوە خەڵک لەلایەکی و مامۆستا وتارەکەی لە دیوێکیکەدا ئەڵێ لە زمانی ئەسحابی کەهفا دەژیا ئەم وتارە هیچ پەیوەندی بەم ڕۆژەیەوە نییە گلەی لە مامۆستایانی کرد و دەستی خۆش بێ ئەو پرۆفیسۆرە باسی کردوتی توێژینەوەیەکی ئابووریم کردووە لەسەر عێراق لەسەر نەوتی عێراق وتی ئەم خاکەی کە عێراقە بە هەرێمی کوردستانی شەوە ئەو نەوتەی کە لە سەرەتای دروستبوونی نەوت لە عێراقا کە دۆزراوەتەوە تا ئێستا 2025 بەس دەستێکی عادلی لەسەر بووە ئیمامی عادلی هەبوویایە وتی 2 سامتین آخر زۆر زۆرە لەسەر خاچی هەموو عێراق 2 سامتینی هەموو عێراق زێڕی خالیز دەبوو زۆر قسەیەکی گەورەیە وتی بە توێژینەوەی زانستی لێی سەلمێنم 2 سامتین لە هەموو خاچی عێراقا بە زێڕی عارەبی 24 دادپۆشیایە کەچی ئەوە حاڵی بەغایەکی گەنداڵ لە ئێمە خراپتر ئەو دزی و فزیەی هەلەوێ هەیە لێرە هەر زۆر کەمترە لەگەڵ حکومەتێکی کەم تەرخەمی خۆمان چونکە ئیمامی عادلمان نییە ئێمە عادل ئیمامیشمان نییە عادل ئیمام خەڵکی دێنایە پێکەنین بەڵام ئەمانەی ئێمە عادل ئیمامیش نین بە خەڵکی پێدەکەنن خەڵکی دەگریانن بۆ خۆیان پێدەکەنن هەر دوعامان دەکرد خوا ئیمامی عادل بێ وەڵا عادل ئیمام هات ئیمام عادل لەگەڵ عادل ئیمام پاش پێشی کردووە بەڵام عادل ئیمام عەرزم کردن ئەکتەرێکی کۆمیدی وازم میسری بوو خەڵکی دێنایە پێکەنین ئەمانەی ئێمە پێدەکەنن قاقا لە کۆبوونەوەکاندا بەڵام خەڵکی دەگریێنن ئەوە موسیبەتەکەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی القصد في الفقر والغنى ئەی مسلمان ئاگادار بە ئەو کاتەی هەژاری هەر بەرنامەیەکت هەبێ ئەگەر هەژاریەکەشت لەسەر بەرنامە بێ یەکجار بە هیلاکان ناچی لەسەر ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بەسەرهاتێکی ڕاستەقینەتان بۆ دەجێڕمەوە کتێبێک هەیە یوحکا ئەدهم شەرقاوی نووسیوێتی کتێبێکی زۆر بەنرخە ئەو کتێبەوە ئەزانم لە کتێبخانەی کوردی بینی و مەکراوەتە کوردی بە ناوی دەژێڕنەوە مامۆستا یاسین مەحموود تاوەگۆزی کردوێتی بە کوردی دەستگای ڕێنوێن چاپی کردووە و لەبەر کتێبەکە هێندە بە نرخە کراویشە بە کوردیش بەسەراتێکی زۆر خۆشم لە عەرەبیەکەیدا خوێندەوە لە کتێبی یوحکا لە لاپەڕەی 38 عەرەبیەکەیدا ئەدهم شەرقاوی دەڵێ کابرایەک پیاوێکی وەکو بەڕێستان ئەهلی مزگەوت حەڵاڵخۆر بارودۆخێکی ئابووری خراپی هات بە سەراتوشی زەرەد و زیانێک بوو ژیانی زۆر لێتاڵ بوو پیاوێک بوو بە مانای کەلیمە پیاوی بە شەهامەت قەت لە دەرگای کەسی نەدا بوو لە منداڵیەوە کار و کەسابەتی دەکرد بەدەستی خۆی دەژیا کۆمەڵە منداڵی کچ و کوڕی بە حەیا و حورمەت خێزانێکی داپۆشرا و قورئان خوێن ئەوەندە تینی بۆ هات نەیتوانی لە دەرگای کەس بدا فقیر ڕاستەقینە ئەوەیە یحسبهم الجاهل أغنياء من التعفف هێندە نەفسیەتی بەرزە هێندە پاک و پوخت ژیاوە قەت چاوی لە ماڵی خەڵکەوە نەبووە خەریکە دەمرێ لە برسانە ناتوانێت لە دەرگای خەڵک بدا ناتوانێت لە دەرگا بدا بیری کردەوە ژیانیش ئاوا ناڕۆ و تەواو هەژاری تینی بۆ هێنابوو بیری کردەوە پیاوێک دەناسم لەبەر خاتری خوا یەکترمان خۆش دەوێت دۆستی ڕاستەقینەی چەند ساڵەمە چوو شەو میوانی بووتی فڵان کەس زۆر تینم بۆ هاتووە بە قەرز بێ و بە فەڕز بێ هاوکاریەکم بکەی کابرا دەستی کرد بە گریان وتی واللهی خۆزگە بمتوانێ بەڵام سەیری ماڵ و مناڵ و حاڵەکەی خۆم کە بۆ کەسم باز نەکردەوە بەڵام ڕەنگە من لە تۆ خراپتر بم بەڵام کەسێکم پێشک دێ هێشتا خۆم هانام بۆ نەبردووە پیاوێکی حەتا بڵی پیاوانە و مەردە
وتی تو خوا مەمنێرە بۆ لای کەسێک کە دوای منەتم بەسەرا بکە کە ئابڕووم بەرێ کە دەرکی نەبێ کە پارە لە دڵیا بێ نەک لە جیفانیا توخوا با بمرم بەس مەمنێرە بۆ لای دەوڵەمەندێکی ئاوە وتی نەبەخوا ئەو دۆستە ڕاستەقینەی منیش بەڕاستی پیاوی چاکە پیاوی تەنگانەیە واللهی بڕۆ بۆ لای و سەلامی منی پێ بگەێنە و عینوان و ناونیشانێک شتێکت دەدەمێ سڕیاتێکی بینی من و ئەو واللهی بە دەستی خاڵی ناگەڕێتەوە لەم هەژاری ڕزگارت دەکات زۆری هەیە زۆر دەوڵەمەندە بەس خۆم بەخوا هێشتا پێم نەوتووە کابرا دڵی پڕ بوو بڕوان پێ بکە هەموو جار کە باسی هەژار دەکەم منیش خۆم زۆر هەژاریم کێشتووە ساڵانێک زۆر قەرزار بووم هەموو جار کەوشەی هەژاری لە کتێبیشا دەخوێنەوە مسوولکەیەک بەلەشما دێ کەوشەی قەرزاری دەبیستم مسوولکەیەک بەلەشما دێ چونکە ئەزانم چ حاڵێکی هەیە بۆ ئینسانی دیندار کە تو ئامادەنی پەنا بۆ حەرام بەری بۆ مەعاشی حەرام بەری لە دەرگای مەسوولی نامەردەی زۆر قورسە بڕواتان هەبێ بە یەقینەوە دەڵێم ئەم وەفدانەی کە لە هەرێمەوە بە ناوی خەڵکەوە دەچنە بەغا و بە دەستی خاڵی دەگەڕێنەوە و پاڵیان پێوە دەنێن واللهی بەڕێزان بۆ خۆیان هەژار بوونایە خوا بەرەکەتی دەخستە قسەکانیانەوە بەڵام بۆیە بەرەکەت لە هەوڵەکانیان دانیە ئەوانە بە عومری خۆیان ڕۆژێ هەژاریان نەچێشتووە ڕۆژێک فەقیریان نەبینیوە ڕۆژێک قەرزاریان لە ماڵی خۆیانە نەبینیوە ئەوانەی کە نوێنەری کوردن کوڕە مەردایەتیتان هەبێ خۆ ئێوە پاشەکەوتان ئەوەندە هەیە واللهی بەشی 20 دانە ساڵی کە بخۆن معاشی ژوەر نەگرن دەژین بەڵام هەموومانجێ بێغیرەتینە قسەکەم بە تەشیر وەرمەگرن بێغیرەتینە هەموومانجێ دەچن لەو حکومەتەی بەغدای معاشی خۆتان وەردەگرن هەمووتان لەسەر کۆمارەوە حتا ئاخر پەرلەمانتار و مدیر عامتان نوێنەری کوردی دەچی لە ناوی ئەو فەقیر و هەژارەوە واللهی زۆر جار ناوێرم لە مزگەوتی هێندی مزگەوتان نوێش بکەم ئەوەندەی حراجی بەردەمی خەڵکم مامۆستا چیم لێ دەکەی ئەم برا واللهی چی لێ بکەم چی لێ بکەم بۆ لای چێت بنێرم بۆ لای چێت بنێرم بەڵام واللهی هاتوومەوە لەسەر سفرەکە دەستم کردووە بە گریان واللهی جار هەبووتمە سفرەکە لاوم نانەکەم پێ ناخورێ نا ئەوەندەم هەیە بەشی هەموو فەقیرە بدەین نازانم بۆ لای چی ڕووی شێ بنێرەی کەچی ئەوانەی نوێنەری ئێمە بەڕێزان بەداخەوە خۆیان فول معاشیان لەو بەغدا گەندەڵەیەوە بۆ دێ ئێتە نوعاشەکەی خۆت ببڕە کاکە وەرە با تۆش دووژەم برسیبی وەگە و خەڵکە وەرە دوو مانگ معاش وەرنەگرە واللهی قسەکانت بەرەکەتیان دەبێ بەڵام واللهی چونکە تۆ بە حەیاتی فەقیری نەدیوە قەرزاری و هەژاری نەدینیوە هیچ مەوقیفێکت بەرەکەتی تێدا نییە هیچ قسەیەکت لای خۆ و خەڵک بەهای نییە ئەم پیاوە هەژاری ناچاری کرد هەموو لەشی عەرەقی کردبەوە دەلەرزی کە چووە دەرگای ماڵی کابرای دەوڵەمەند کە چوو لە دەرگای ماڵی کابرای دەوڵەمەند نزیک بەوە سەیری کرد مە ڕووماڵاتێکی یەکجار زۆر لەوەیە بەڵام کابرا وتی بە یەکێکی وت بە شوانێ بە خزمەتکاری وتی ئەوە چێ وتی ئەوە فڵان کەس ئەو عینوانی کە ئەو دابووە پیاوە دەوڵەمەندە سەرمایەدارەکە سەی دەکا بە دیار بزنە نەخۆشیێکەوە قاچێکی نەخۆش و بریندار بووە تەداوی دەکا و جلی ئیشی لەبەرایە وتی ئەه برا ئەمە سێ چوار شوانی هەیە سێ چوار مێگەل وا لێ ڕاوەستاوە بۆ خۆی بە دیار بزنە شەلێکەوە بە دیار بزنە نەخۆشیێکەوە دانیشتووە بڕواتان هەبێ خێر لەم پیاوە هەڵناوەرێ هەر نیشانەی وەیە دیارە بەجلەکانی دیارە ڕەزیلە والله هاتەوە بەڕێزان بەدەستی خاڵی چۆ بۆ لای کابراوەتی بەخوا هیچم بۆ نەوترا بەخوا برا ئەمە ئەم 300 سەرمەڕ و بزن لەوەیە سێ چوار شوانی هەیە کەچی بۆ خۆی خەریکی بزنە لاتێکە تەداوی دەکا و قاتی چا دەکاتەوە وتی بڕۆ برام والله ئەو پیاوە من دەیناسم وانییە والله بەدەستی خاڵی ڕەوانن ناکاتەوە کابرا و شۆش سەبری گرت ماڵ و منداڵی برسی تینیان بۆ هێنا یەخوا برسێتی تێنت بۆ نەهێنێ ئەها خوا لە پێش قەتڵ و شیرک و زیناوە باسی کردووە ئاگال لە گیرفانت بێ بۆی خوا لەو سێ کوفرە ڕزگارت کە لەو سێ بەڵا گەورە بەیانی ناچار ڕۆیشتەوە بۆ ماڵی کابرا ئەم جارە کە چوو کۆمەڵێک ئەسپ و ماین و بارگیر بار کرابوون بۆ ئاش هەر یەکە تایەک گەنم و ئەوانیان پێوە بودانەوێڵە گەنم و جۆ دەیناردن بۆ ئاش وتی کوڕەکانم وەرن گوێ بگرن بە دەنگی بەرزمان نزیک بۆتەوە وتی ڕۆڵە گیان ئەگە دەنگکە گەنمێک لە ڕێگا کەوتە خوارێ یان لە ئاشەکە مستێک گەنم ترازا کە تێتان کرد و ڕژای یەک دەنە گەرنتان ئازانە بێ بە فیڕۆ بچێت لە ڕێژ بێدا بێ و کۆیکەوە دەنگکە گەنمەکەتان بە فیڕۆ نەدەن مستا گەنمەکە لە ئاشەکە بەجێ نەهێڵن بڵێن پێمان عەیبە کوڕی فڵان کەسین و دەوڵەمەندین گەنمەکە کۆکەینەوە وتی ئەه برا ئەمە لە دەنگکە گەنم بپێچێتەوە بۆ کوڕی خۆی
تۆ بڵێمە خێری لە دەستا بێ بەخوا من بە هەڵە هاتم دیسان گەڕایەوە کابراوتی وەڵڵاهی برام تۆ پێی بڵێ بەخوا شەوی سێمیشی کردەوە بەڵام دیسان ناچاری کە ڕۆیشتەوە هێندە خۆی تاخیر کرد ڕووی نەدەهات دەمە و ئێوارە بوو ئەو کاتە هەمومان بینیمانە لامپا و فانۆس و ئەو شتانە نەوت و زەیتیان تێ کردووە هەر لە لادەکانی خۆمانە مەشەمان بوو بە کچەکانی ئێوە سێ کچی هەبوو وتی کچەکانم چراکان داگی سێنن بەڵام سەوتی زۆر مەدەنێ با گڕەکەی زۆر نەبێ ئەو نەوتەی کە بە 2 شەو سەرفی دەکەین ڕۆڵە بابەشی 3 شەو بکە کابراوتی قڕ بە تەپڵی سەرم باوەڕ ناکەم لەم شارە ڕەزیلی وا هەبێ تۆ چاول لەوە بێ زەیتەکە بۆی کەمتر سەرف بێ شەوێکمان بۆ بگەڕێتەوە لە زیاتی 2 شەو بەشی 3 شەومان بکە وەڵڵا کابرا ئاوای کرد چای پێکەوتی وەرە کاکە گیان وەرە 3 ڕۆژە تۆ لە دای ماڵی منی دێ و دەڕۆی بزانم دزی پیاو خراپی پیاو چاکی محتاجی دەروێشی چی وتی وەڵڵاهی ئەگەر ڕاستیم پێ بڵێ گرەی دڵی خۆمت بۆ دەکەمەوە وتی و بەڵێم بێت چی ڕاستیە پێت دەڵێم تۆش گرەی دڵی خۆت بکە وتی محتاجم محتاجی هەژاری شانی تەپاندوم چوومە لای برادرێکم حاڵی لە من خراپترە بەڵام تۆی زۆر بە پیاوانە وەسف کرد بەڵام وەڵڵی پەشیمانم کە تۆم بینیوە وەڵڵی وا نازانم لەم شارەدا پیاوی ڕەزیل و چروکی وەکو تۆ هەبێ وتی بۆ وتی ئەو شتانم بینی وتی برادانیشە ئاوێکی دایە هێمنی کردەوە وتی وەڵڵی برا شیرینەکەم من ڕەزیل نیم ئەو نانم هەمووی بە حەڵاڵی پەیدا کردووە بەڵام ئەو بزنا ئەوە ئەزانی چەند ساڵ شیری داوینێ کاری بووە گۆشتە کارەکەمان خواردووە مووەکەمان بڕیوەتەوە جلەکانی بەرم هی بەرهەمی ئەوە واللهی ناشکوریە خوا ڕزقت دەبڕێ کاتێک کاوا قاچی بریندار بۆ خۆم تەداوی نەکەم واللهی ئەگەر خەمی ئەم ماڵە نەخۆم بەدەستی خۆم بە شوانەکە بڵێم ئادای بۆ خۆت تەداوی کە شوانەکەش بە یەکێکە دەڵێ بزنەکە لە ناو دەچێت ئەو کاتە دەبێتە بوغڕایی والله خوا نانەکەم دەبڕێ بە دەستی خۆم تەداوی دەکەم چونکە ئەم بزنە خزمەتی کردوین وتی دووەمیشیان کە بە منداڵەکان بە کوڕەکان وتم ئاگاتان لە دەنکە گەرمێک بێ وتی کاکەی جان بەرەکەتی ماڵ نازانی لە چدایە جار هەیە پاریوەکنان لەسەر سفرەکە دەکەوێ خێرا هەڵیگرەوە فویەکی لێ بکە بیسڕە و بیخۆ وتی لەوە ئەچێ بەرەکەتی هەموو ماڵەکەم ئەو دەنکە گەرمە بێ کە دەکەوێتە سەر زەویەکە بەرەکەتی گەنمەکە کە مشتێکی لە دەڕژێ خوای گەورە تاقیم کاتەوە ئەگەر مشتێک گەنم ڕژایە سەر ئەو هینە و تۆ لوتت بەرز کرد و بێزت نەهات دابێیتەوە والله ڕۆژێک نان لە تەشتی ماڵتان نامێنێ ترساوم خوا لێم نەدا ڕۆڵە گیان ئاگاتان لە دەنکێ گەنم بێ اینجا منداڵەکانم وا فێر کردووە با پێیان عیب نەبێت دابێنەوە بۆ دەنکێ گەنم کەوتم ڕۆڵە گیان مستێ گەنم چییە کوڕە هەر فەردەیەکیش ڕژە ئاوڕی بۆ مەدەنەوە منداڵەکانم شەلاتی دەردەچن دوو لە ڕوویەوە شەڕانی دەردەچن نرخی نان نازانن واللهی ڕۆژێک بە قەرزاری لە دەرگای خەڵک دەکەوین بە ئاوا ئامۆژگاریان کەم سێمیش من ئەم کچانەم سەربەست کردوون بەس کوڕێک دیندار بێ دڵیان خواستی ئازادن شووی پێ بکەن بەلامەوە گرنگ نییە شوو بە دەوڵەمەند بکەن بەڵام ئەگەر ئەمانە یەکێکیان ڕێی کەوتە ماڵی هەژارێک ڕێی کەوتە ماڵی هەژارێک من لە ماڵەوە فێرم نەکردێ بەڵام کچەکەم دەست پێوەگرتن شتێکی باشە ئەوەی لە 2 شەوا سەرفی دەکەی دەتوانی 3 شەوی پێ بەڕێ بکەی باشە ئەم کچەگە چوە ماڵی کوڕێکی هەژارەوە سەرەتا چەندەی خۆش بویستوێ وەڵڵی لە ماڵەوە پێم نەوت بێ زیادە مەسرەفی مەکە کچم دەست پێوە بگرە با بەرنامەیت هەبێ بۆ سخەرجی وەڵڵی بە تەڵاق دراوی دێتەوە ماڵەکەم چونکە لەوێ ئیدارە ناکا لەلای ئەو کوڕە چەندی خۆشیشی بوێ من لە ئێستاوە دەمەوێت داهاتووی دابینکەم ئەینا بەخوا پەچی ناخەم کابرا دەستی ماچ کرد وتی واللهی لە هەموو سەرەت و سامانەکە زیاتر ئەم بەرنامە ڕێژەیە ئەم شکری خوایە کە تۆی گەیاندۆتە ئەم ڕۆژە جا کابرا وتی با بچینە ژوورەوە واللهی ئەم ڕستە هەمووی خوایە چەندی دەتەوێت تا محتاجەکەت تەواو دەبێ هەڵگرە و گەرنت ئازابێ وی دەرکەوت ڕەزیل نییە بەڕێزان بۆیە شێخ عەبدولقادری گەیلانی دواوتەگە زۆر کاتم درێژ کرد بێتەوە گەرنم ئازاکەن لە الفتح الربانی والفیض الرحمانی کتێبێکی زۆر بە نرخە دەستی یەک بێکی ئەو مامۆستا ئاینیانە ماچ دەکەم کەوا ڕازین وتا لە دوای ئێمەوە بکەن و لە خوتبەی ئێمە گوێڕا بگرن هەمویان لە من مەلاتر و عالمترن ئەو کتێب بە نرخیان خوێندۆتەوە الفیض الرحمانی الفتح الربانی والفيض الرحماني نووسینی زانای پایەبەرز و ئەولیای خوا شێخ عەبدولقادری گەیلانیە شێخ عەبدولقادری گەیلانی ئامۆژگاری خەڵکی بەغای دەکرد فەرمووی دەزانم نانی شێتان حەڵاڵە و نانی شێتان حەرامە ڕۆژێ دێمە بازاڕ سەیرتان دەکەم خەڵک هەموو خەریب و بلەرزێ فەرمووی بەڵام تێبگەن کورە نەڵێن عەبدولقادری گەیلانی ئیدعای غەیب دەکا بەخوام غەیب بەس ئەڵڵا دەیزانێ ئەمە نە کەراماتە نە غەیبە نە هیچە
بەڵام من دەزانم ماڵی حرامتان تێکەڵاو بووە وتیان قوربان بە چی ئەزانین فەرمووی بە هەڵسوکەوتان ماڵ ئەگەر حەڵاڵ بێ بە شەرعی پەیدا کرا بێ سەیری کە بزانە خاوەنەکەی لە چیا سەرفی دەکا هەر شتە شتێکی خۆی پێدەگرێ هەم بۆ دنیا جێی پێدەگرێ هەم بۆ قیامەت جێگای پێدەگرێ فەرمووی خەڵکی بەغا ئەو زەمانەوە توێتی گۆڕاون دیقەتی بازاڕ و دوکانتانم داوە وەڵڵی پارە بۆ شتی وا سەرف دەکەن نە بۆ دنیا جێگا دەگرێ نە بۆ قیامەت پاداشتی هەیە و سزاشی لەسەرە ئەوە نیشانەیەوە ئەو پارە بە حرام پەیدا کراوە چاوەڕێی کوڕی مەسعود ناڵەم هەمووان ئەوانەی کەوا حرام خۆرن ئەو مەسئولانەی کە ملیار دۆلاریان لەسەر یەک ناوە بزانە کوڕەکانیان پارە لە چدا سەرف دەکەن پێشوازی گۆرانی بێش لە هەرێمی کوردستان دەکەن خەڵک نان نییە بیخوا بە دەفتەر دۆلار بۆی فڕێ دەدەن ئەوە نیشانەیە ئەو پارەیە بە حرامی پەیدا کردووە کوڕە دەوڵەمەندە لەم شارەدا گرێو دەکا ئەو سارەی کە بای سی دەفتەرە چۆن تایەکەی دەتەقێنم تا دەیسوڕێنمەوە چۆن بەو شاخ و شێوەی هەڵدەژێڕم و خەریکە وەری دەژێڕم بڕوات هەبێ بە عەرەقی نێو چاوم پەیدات کرد ئاوال لێ نەدەکرد تۆ ئەگە سیارەکەت بە حەڵاڵی دینار کۆ کردوێتەوە لە تاسەیەکی ئەدەی پێش سیارەکەت جەرگت دێشێ هەر زۆر بە زەید بە خۆدا دێتەوە دڵ ناڕەحەت دەبی چونکە ئەزانی ئەو سارەیەت چۆن کڕیەوە چۆن دینار کۆت کردوێتەوە شێخی گەیلانی فەرمووی بە ماڵ سەرفکردنەکە تا دەزانم ماڵەکەت حەڵاڵە یان حرامە با پڕ بە دڵ لە خوای پەروەردگار پاڕێنەوە بەس دەرگای خوا ماوە یا ئەڵڵا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە یا ئەڵڵا دەرگای ڕەحمەتی خۆتمان لێ بکەیتەوە بە گوناهی خۆمانمان لەگەڵ نەکە یا رب العالمین یا ئەڵڵا ئیمامێکی عادل بۆ ئەم عێراق و کوردستانە بنێری یا ئەڵڵا پاشای دادپەروەرمان دەوێ ئیمامی عادلمان دەوێ ئەم گرێکوێرە بەس بەوە دەکرێتەوە خوایە عادل بێ خوایە عادل حکمڕانمان بێ یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی یا ئەڵڵا شیفای نەخۆشەکانمان بدەی هەر کەسێک کاری خێری بەدەستەوە و داوای دوعای خێری لەم دەست بەدەست نوێژانە کردووە خوایە کاری بۆ ئاسان کەی یا ڕەبی خوایە دەرگایەکی ڕەحمەت لەم میلەتە بکەیتەوە یا ڕەبی خوایە یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ئەڵڵا یا ڕەبی خوایە مووی لێ بێ زمانی یا ئەڵڵا مووی لێ بێ زمانی پەنجەکانی هەڵوەرێ هەر کەسێ دەست بۆ قوت و موچەی ئەم میلەتە بەرێ اللهم إنا نسألك الهدى والتقى والعفاف والغنى اللهم ارحم ضعفنا وتول أمرنا واجبر كسرنا وفك أسرنا وحرم على النار أجسادنا اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات إنك السميع قريب مجيب الدعوات آمين آمين والحمد لله رب العالمين